بالنسبة كونفرانسي أم رومان طبعا مسيها من كونفرانسي فمنزمي روشنگرية ولهمان كات شابين جمين كونفرانسي دابرانا أم كونفرانسا وكو سالاني بيشو كوماليك توجري باش بجداري تياكن لهريمي كردستان والعراق ولا دروي عراقش لدروي ولاتيش بالنسبة توجينا وكان بداخل ولا برباردوخي استي بتاي كورونا هنيك لتوجرا كان برقي أونلاين و پێشکەشیە کە نەیانتوانی بە شخصی خۆیان بەشدار بن بەنسبەت ئامانجمانەوە بە تەکیدی ئێمە لە بیدایەتی دامەزراندنی پلاتفۆرمی دابڕان کارمان لەسەر کارمان فکریە کارمان لەسەر گفتوگۆیە لەسەر قبولکردنی جیاوازیەکانە قبولکردنی بەرامبەرە بە هەموو جیاوازەکانی ڕێزگرتن لە ڕاوبۆچوونی جیاواز یعنی ئێمە بەڕاستی تەکیدمان زۆر لەسەر ئەمە کردووە بەرامبەرەکەت هەر ڕایبۆچوونێکی هەبێ هەر جیاوازیەکێ بێ ئەتوانی ڕخنەی ئەکادمیانی لێ بگری ئەتوانی گفتوگۆی لەگەڵا بکەی بەڵام بۆ نییە بە هیچ شێوازێک تونند و تیژی بەرامبەری بنوێنی یان هەوڵی ئەوە بەی ڕاوبۆچوونی بگۆڕی لە ڕێگەی تونند و تیژیەوە بەڵکو لە ڕێگەی گفتوگۆ دانیشن هەردوو لا قسە ئەکەن و شەرتیش نییە قەناعەت بە یەکتری بکەن بەڵکو تۆ ڕاوبۆچوونی خۆت تەرحەکەی بەرامبەرەکەتش بە هەمان کاتە و تەواو لە کۆتاییە ئێمە هەمومان یەکسانین هەمومان هاوڵاتین هەمومان مرۆڤین و هەمومان ماف و ئەرکمان هەیە لەبەرەوە ئێمە کارمان لەسەر ئەوە کردووە هەستەکەم وردە خەڵکەکە ئێستا تێگەیشتووە لە پەیامی ئێمە تێگەیشتووە لە ئامانجی ئێمە لە ئەگەر فەمەنیزمی ڕۆشنگەری بێ ئەگەر دابڕام بێ ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی دەستکەوتێکی باشە هەتاکوی ئێستا هەرچەند ئێمە هیوای باشتر ئەخوازین ئەمەی کە ئێستا دەگوزارێ و یەکەم ڕۆژی دەستپێکردنی کارەکانیەتی پێنجەمین کۆنفرانسی پلاتفۆرمی دابڕانە بە ناونیشانی ئاین بۆ تاک و دیموکراسی بۆ هەمووان و لە هەمان کاتیشدا سێمین کۆنفرانسی فێمینیزمی ڕۆشنگەریە کە ناونیشانەکەی ئەو بەرەو هەڵوێستی ڕۆشنگەری فێمینیستی کۆمەڵایەتیە کۆنفرانسەکان دوو ڕۆژ دەخایێنێ ڕۆژی یەکەمی تایبەتە بە فێمینیزمی ڕۆشنگەری سێ پانێڵی تێدا ئەنجام دەدرێت تاوەکو ئێوارێ لەم سێ پانێڵەوەدا لە هەر پانێڵێکدا سێ توێژەر بەشدار دەبن توێژەرەکان لە ناوخۆ دەرەوی وڵاتەوە هاتوون توێژەری ئەکادیمین سەرلەبەری پرسەکانیان پەیوەندیدارە بە مەسەلەی یەکسانی جێندەری هەڵوێستی فێمینیستیانە ڕەوشی ژنان تێڕوانینی ئایدۆلۆژیانە بۆ پرسی ژنان لە ئێستادا و ڕۆژی دومیش تایبەتە بە پلاتفۆرمی دابڕان دیارەمە تایبەتمەندیەکی هەیە ئەم پێنجەم کۆنفرانسە کە یەک ڕۆژی تەواوی تەرخان کردووە بۆ فێمینیزمی ڕۆشنگەری بە زمانێکی نەرم بە زمانێکی ئەکادیمی دەمانەوێ پرسە کۆمەڵایەتیەکان بخزێنینە نێو توێژینەوە ئەکادیمیەکانەوە کە ئەمە دەست پێکی سەرکەوتن و گۆڕانکاری و ڕەچەشکاندنە لە هەر کۆمەڵگەیەک